بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجامدانی تەزویر لە هەڵبژاردننی 12 یار هەوڵەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و کۆبوونەوەی پەرلەمانی نوێی دواخستووە دوای زیاتر لە مانگێک لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە تاکو ئێستا نەتوانراوە گوتلەیەکی گەورەی پەرلەمانی پێک بهێنرێ بۆ حکوومەتی نوێی عێراقی و هەروان ناشتوانرێت لە یەکی حەوتدا کۆبوونەوەی یەکەمی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. بە میواندارێک لە بەڕێزان کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و عەبدوڕەحمان خەلیفە ئەندامی ئەنجومەنی گشتیاو پەیمانی دموکراسی و دادپەروەری تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی 12 ئایار هەوڵەکانی لایەنەکانی بۆ کۆبوونەوەی پەرلەمانی نوێ و پێکهێنانی حکوومەتی عێراقی دواخستووە. لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە 12 مانگی ڕابردوو بەڕێوە چوو چەندین لایەن لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ساختەکاری بەرفراوانیان لە هەڵبژاردنەکەدا ئەنجامدا لە ناویشیدا پارتی و یەشێتی. ئەنجامدانی تەزویر لە هەڵبژاردنەکە متمانەی نێوان لایەنە سیاسیەکان لەلایەک و هاوڵاتیانی بە پرۆسەی هەڵبژاردن لەلایەکی دیکە لاوەستر کرد و پرۆسەی سیاسی عێراقی ئاڵۆز کرد. بۆ گێڕانەوەی متمانە و ئاساییکردنەوەی دۆخی سیاسی عێراقیش کۆمەڵێک لایەنی سیاسی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ڕوبەڕووی پرۆسەی ساختەکاری بوونەوە و یاسای هەڵبژاردنەکانیان هەموار کردەوە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیان لە کار خست و بڕیاریش درا سەرجەم دەنگەکان بەدەست ئەژمار بکرێنەوە. ئەنجامدانی تەزویر لەلایەن کۆمەڵێک هێز وای کردووە پرۆسەی سیاسی عێراق ڕوبەڕووی ئەڵۆزی بێتەوە و هەوڵەکانیش بۆ پێکهێنانی حکوومەتی نوێش لاواز بن. دوای زیاتر لە مانگێک لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەهۆی بێمتمانەی و ئەنجامدانی تەزویر لایەنەکان نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. هەرچەندە هاوپەیمانێتیەک لە نێوان لیستی سایرونی موقتەدا سەدر و لیستی فەتحی هادی عامری پێکهێنراوە بەڵام بە هەردووکیان خاوەنی 101 کورسی پەرلەمانین و پێکهێنانی حکوومەتیش پێویستی بە 165 کورسی پەرلەمانیە. لەلایەکی ترەوە بەهۆی ئەنجامدانی تەزویر و بوونی سکاڵای زۆر لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان تاوەکو ئێستا دادگای فیدراڵی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەسەند نەکردووە. پەسەند نەکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن دادگای فیدراڵی و هەوڵەکانی ئەنجومەنی دادوەری عێراقیش بۆ جێبەجێکردنی هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بە پێی یاساکە دەبێت سەرجەم دەنگەکان بەدەست ئەژمار بکرێنەوە وای کردووە لایەنەکان متمانەی تەواویان نەبێت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. لە هەمان کاتیشدا بە پێی یاسا پەرلەمانی عێراق لە یەکی مانگی داهاتوو ماوەکەی بەسەر دەچێت و دەبێت پەرلەمانی نوێ دەست بەکار بێت. ئەنجامدانی تەزویر وای کردووە پەرلەمانی نوێ نەتوانێت لە وادەی دیاریکراوی خۆیدا کۆبێتەوە و ئەمە ژوا کات بۆشایی دەستوری دروست بێت یان تەمەنی ئەو خولەی پەرلەمان درێژ بکرێتەوە. دوای زیاتر لە مانگێک لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەهۆی ئەنجامدانی تەزویر عێراق ڕوبەڕووی چەندین ئاستەنگ بۆتەوە لەوانە بێمتمانەی و دواکەوتنی پێکهێنانی حکوومەتی نوێ و کۆبوونەوەی پەرلەمانی نوێ. ئەمەش کاتێک چارەسەر دەبێت دەنگە دزراوەکان بۆ لایەنەکان بگەڕێنرێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا کامەرە نەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دوای زیاتر لە مانگێک لە ئەنجامدانی هەڵبژاردن تاکو ئێستا هەوڵی زۆر جدی نییە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی تا چەند ئەنجامدانی تەزویرەکە وای کردووە کە هەوڵەکانی پێکهێنانی حکوومەت دوا بکەوێت. بنای خۆی گەورە میرەبان جارێ مۆزوعی پێکهێنانی حکوومەت ڕاستە لێرە و لەوێ هەوڵ هەیە لەلایەن با بڵێن ئەو لیستانەی کە بە پێی حساباتی ڕاگەیاندنی کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان خۆیان بە زۆری نەداناوە و دەبینین لە بینی چەند کوتلەیەکی گەورەدا لە بەغدایە زۆرێک لە ڕێکەوتن و گفتوگۆ هەیە بەڵام یەکەم نەتوانراوە زۆر نێپێک بهێنرێت. دوو ئەمە نەتیجەی کە هەیە بە فیعلی لەلایەن پەرلەمانی عێراق هەڵوەشێنراوەتەوە دەبێت جارێککە بە ڕێگای دەست ئەم دەنگانە هەژمار بکرێتەوە تا ئەوەی پێشووتر بینای نەتیجەی لەسەر نەکراوە تاوەکو بێن پێک بێنرێنەوە و ئایا بەپێ ئەم ڕێکارانەی کە پەرلەمان دایانناوە کە لە ڕێگای
دادگا وەزارێکی ئەم دەگانە بە سەربرشی دادگا وەزارێکی ئەم دەگانە هەژمار دەکرێنەوە ئایا چەندە لە معادلەی زیاد و کەمی یان با بڵێن لیستە براوەکان چەندە کورسەکان ئاڵوگۆڕ پێ دەکرێن پێم وایە ئەوە دەبێت دەرچەیەک بۆ ئەوەی کە زارێکی ئەم لایەنانە بێنەوە هاوپەیمانی تازە دروستکەن بۆ ئەوەی کە زۆری نەفێک بێن بۆ ئەوەی کە بتوان حکومت پێک بهێنن بەڵام تاوەکو ئەم ڕێکارانە ڕێوشێنی خۆی نەگرێتەوە دا و ئاریشانە لێ بەردەم پێکەنانی پەرلەمانی تازەیە بە تەجاوزکردنی ئەم حالەتی تەزویرە وارەوە بەم ڕێکارە تازانی کە هەیە ئەمانە دەگاتە مەساری خۆی بە تاکید پێکەنانی حکومت و گفتوگۆکردن لەسەر پێکەنانی حکومت ئەنجامێکی نادێت پێ دوایە گەر بۆ نمونە ئەو لایەنەی کە تەزویریان ئەنجام داوە ئەگەر تەزویرەکان ئەنجام نەدا بە زووتر حکومت پێک نەدەها زووتر مەسەلەن پەرلەمانی نوێ کۆبوونەوەی نەدەکرد ئەگەر ئەم تەزویریان ئەنجام نەدا بە لە 12 مانگی ڕابردوو من دڵم کە ئەم بابەتە ئێستا ڕێکاری خۆی وەرگرتووە بۆی کە زارێککە ئەم دەنگانە احترافی پێ نەکرا و هەڵوەشێنرا و زارێککە بەدەست هەژمار دەکرێتەوە مادەم کۆتۆ دەسەر سکەی خۆی دەبێت لێ بگەڕین بۆ ئەم ڕێکارانە ئەم ڕێڕەوی خۆی بگرێ هەژمارکردنەوەی دەنگەکان بۆ ئەوەی کە لەو ڕوانگەیە ئێمە قسە بکەین بە تاکید ئەگەر بێت و ئیشکار لەسەر ئەنجامی دەنگەکان نەبووایە و ئەم لایەنە ناڕەزا نەبوونایەوە لە پەرلەماندا زۆرینیان پێک نەهێنابایە وەزارێککە کاروبارەکانی کۆمیسیۆنن هەڵە پەستاردابایە وەزارێکیش قسەیان لەسەر هەڵبژاردنەوەی دەنگەکان نەکردبایە بەدڵنیاییەوە دەبوایە پێشیەکی حەوت پەرلەمان با بڵێن بە بەرچاوڕوونیەوە کوت لە زۆر و کەمەکان دیاری دەکران ئەو کاتێک گفتوگۆ دەکرا بۆ ئەوەی کە چێ دەتوانێت زۆرینە پێک بهێنێت لەو ڕوانگەیەوە حکومەتی تازە پێک بهێنێت بە تاکید ئەمە ڕێگرا دەڵێ وای کردووە کە مەسەرەن ئەو هەموارەکە وا بکات کە بکەوێتە سەر سکەی خۆی بۆ نمونە دەنگەکان جیا بکرێنەوە بەڵام پێدوان ئێستا هەوڵێکێ بۆی کە ئەمە سەر نەگرێت و زوو حکومت لەسەر بنەمایەکی جیا لەوەی کە ڕاستەقینەیە پێک بهێنرێ ئەم هەوڵەش لە ئارادانیە ئەم مووسعاگەر هەوڵێک هەبێ بۆ دروستکردنی زۆرێک لە پشێوی و لە دەرەوەی ڕێکارە یاساییەکانی خۆی چکە ڕێکاری یاساییەوەی کە پەرلەمان بڕیاری داوە بەو شێوازی چی ڕێکاری ترن دەگەنە هەژمار بکرێتەوە بە دڵنیاییەوە یعنی ئەم شێوەی پێشووتر ئەم نەتیجەی پێشووتر هەڵوەشاوەتەوە کەواتە نەتیجەیە کە هەڵوەشەندرابێتەوە نەتیجەیە کە بابرین حەدی نیساب و چوارچێوەی ڕێکاری یاسایی خۆی وەرنەگرت بێ بە تاکید گفتوگۆ لەسەر چ دەکرێنی هەر لیستێک هەر کە پێی وابێدا ژمارەی کورسیەکانی بەو ئەندازەیە لەوانەیە گۆڕانی بەسەردا بێت کەواتە ئەمە ئێستا ڕاستەقینە نەتاوەکو وەکو ڕاستەقینە بێ گفتوگۆ بکە لەگەڵ لایەنەکەی تر بۆ پێکەنانی زۆرینە باشە بەس هەوڵەیە لەران بۆ نەولایەنەی کە زۆرینیان هێناوە لەسەر ئەم بنمایی کە پەرلەمانی عێراق ڕەتی کرد و حکومت پێک بهێنرێت نەک لەسەر بنمایەکی ڕاستەقینە چاوەڕێ بکەن بۆ نمونە سەرجەم دەنگەکان بەرە هەژمار بکرێنەوە کوزارە حکومەت هەر پێک نەهێنرێت تاوەکو پەرلەمان کۆ نەبێتەوە پەرلەمانیش کاتێک کۆ دەبێتەوە تاوەکو ئەم تەعەن و سکاڵا و نەتایجانە بە ئاقارێک دەگا ئەو کاتێک کەواتە ئێستا هەر هەوڵێکە بێ بۆ گفتوگۆ ئەمانە هەوڵی سەرەتاییەوە تا نابێتە پێکەنانی حکومەت چۆن پێک دەهێنرێت تاوەکو پەرلەمان کۆ نەبێتەوە پەرلەمانی چۆن کۆ دەبێتەوە تاوەکو ئەم نەتیجەی سکاڵایانە بە ئاکار و بە ڕێکاری خۆی نەگات بەڵێ سپاس دەکەم مامۆستا کاک عەبدوڕەحمان جەناویشت بەخێر بێ لەسەر وتوێژی کۆمەڵی وتوێژ هەیە لە بەغداد بۆ پێکەنانی حکومت بەڵام وتوێژێکی لاوازن تاکو ئێستا جددینین تۆش پێ دوایە ئەمە پەیوەندی بەوەیە کە ئەوانیش خۆیان بڕوان بەوەیە کەم نەتیجەیەکی ڕاستەقینە نییە و ناکرێت لەسەر ئەمەوەی کە کۆمیسیۆن ڕاگەیاندووە حکومەتی نوێ و پەرلەمانی نوێ دەست بەکار بێ سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ پێیام بەهۆی لە حقیقەتا من نازانم باسی نەتایجی چیەکی نێمە شتێک نییە ناوی نەتایج بێت چکە نەتیجەیە کە ئێڵغا کرابێتەوە کەواتە نەتیجە نییە خۆی کاتێک کە نەتایجی ئەوەلی بڵاوەکرێتەوە و لە پاشان ئەو نەتایجی ئەوەلیە مسادقەی لەسەرەکرێ بەنسبەت پەرلەمان و مسادقەکەی تەبان نەچێتە محکەمەی اتحادی ئەو مسادقەی لەسەرەکە ئەو کات پێڵێن نەتایج بەڵام ئەم نەتایجە ئەسڵەن ئێستا لەغو کراوەتەوە لەلایەنی ئیرادەی خەڵکەوە لەلایەنی پەرلەمانەوە کە ئیرادەی خەڵکە کەواتە تۆ هەر قسەکردنێک لەسەر ئەم مۆزوعە قسەکردن لەسەر گریمانە قسەکردن لەسەر شتێک کە وجودی نییە ینی شتێک نییە وجودی نییە چکە ئەو نەتایجانە نییە ئێستا شتێک نییە ناوی سائیرون یەکەمی لیستە براوەکان بێ بۆ نمونە شتێک نییە ناوی قایمەکانی لای خۆشمان یەکێتی و پارتی یەکەم بنیا شتێکی لەو بابەتە چکە ئەمە ئەسڵەن لەغو کراوەتەوە کە لەغو کراتەوە واتە هیچ شتێک نییە بنەمای ئەمە شتێک دەرکەوت ئیعترازی لەسەر بوو شتێک دەرکەوت ئەم هەڵایە نراوەتەوە ئەمە تەسەورەکەم بە هیچ شێوەیە باسکردن لەسەر ئەم مۆزوعە من هیچ بە بنەمایەکی ڕاستی نازانم بچکە ئێستا قەت
لە تەوەخۆی چیە ئێستا بگەڕێنەوە بۆ بیدایەت لە تەوەخۆی چیە ئێستا دیسان یاسایە هەموار کراتەوە ئەسڵەن ئەو یاسایی کە ڕۆیشت هەژمارکردنی دەنگەکان بە جیهازی تەسریعی نەتائیج و بە کۆمەڵشتی لەو بابەتە و شتی ترشی زۆر بەسەر هاتووە یاساکە یاسای ژمارە 45 ساڵی 2013 کە هەموار کراوەتەوە دو هەمواری دووەم لەسەر هەمواری دووەم انتخابات کرا ئێستا لەسەر هەمواری سێەم دەرەنجامەکان ئەکرێت کەواتە هیچ شتێک نەماوە بۆ شێوەیە ئێستا شتی تازە دێتە بەرهەم شتی پاش هەژمارکردنەوەی دەنگەکان داتا و معلومات و کتەل و ئەوەی کە هەیە و گەورە و بچووکبوونی کتلەکان هەر هەمووی ئەمانە تازە هەیە بۆ نمونە سائیرون یەکەم بێ لیستی بۆ نمونە نەسر دووەم بێ ئەگەرەمە گریمانە بێت ئەی بۆچی مەسەرەن ئەوان دەستیان کردووە پێکێنانی هەوڵەکانی بۆ بکەنە حکوومەتی عێراق بەڵام هەوڵەکان تا گۆسە لە ئاسی پێویستنی من وایە زانم من بەشێکە لە اعتراضکردن لەسەر قانونەکە بەشێک اعتراضکردن لەسەر ئەوەی کە مەجلیسی نواب دەری کردووە بەشێکە لە ڕەت بەشێکە لە دژ بەوە ئەژینا شتێک نییە ناوی ئەوە بچکە تازە لەقو کراوەتەوە بۆتە ئەمری واقع لەکوێ لە باڵاترین دەسەڵاتی تەشریعی کە پەرلەمانە کەواتە شتێک نییە کە ئێمە باسیەکەین باسی گریماناکەین یا دڵخۆشکردنی خۆیانە ناوەنێ ئەجینا من تەسەورەکەم مەسەلەم نتایجانە هەموویە گۆڕێ و احتیمالە کتلەی ئەکبەر بچووکە بێتەوە کتلەی بچووک گەورا بێتەوە بەو نتایجانی کە مصداقیەتی بێ و کە دەرەچێت باشە لە ڕووی یاسایی شۆ هیچ بنەمایەکی نییە بۆ نمونە ئەگەر ئێستا بەبێەوەی دادگای فیدراڵی ئەنجامەکان پەسەند بکات هەوڵ هەبێ بۆ پێکێنانی حکوومەتی عێراقی بەبێ یان جێبەجێکردنی هەمواری یاسای هەڵبژاردنەکان کە بڕیاردراوە سەرجەم دەنگەکان بەدەستی هەژمار بکرێنەوە خۆی کاتێک کە نتایجەکان ئیلغا کرایەوە لانی پەرلەمان و ئیلغا کراوەتەوە لانی و دەسەڵاتەی ئیلغا کراوەتەوە کە یاساکە دەرەکە کەواتە بنەمایەکی نییە هیچ بنەمایەک نییە لەسەرەوەی هیچ ئەساسێکە یاسا کتلەی ئەکبەر چێ یا کتلەی تر دوای ئەوە چێ یا ئەوەی کە هەیە بۆیە ئێمە هەرە بێت چاوەڕی ئەوە بکەین کە پاش هەژمارکردنەوەی دەنگەکان دووبارە هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەست وەکو لە یاساکە هاتووە ئەو کات دەتوانین ئێمە باس ئەوە بکەین چێکە کتلێ ئەکبەرە و ئەو کتلانە چەند ئەندامیان هەیە بە چەند ئەندام 165 کەسەکە پێکەێنن بۆی بتوان حکوومەت پێک بێنن سوپاس دەکەم ماوەسای وەکو لە ناڕازیەکان تا ئێستا هیچ بڕیارێک هەیە بۆ نمونە بەشداری لە وتوێژەکانی پێکێنانی حکوومەت بکەن ئەو لایەنەی کە بۆ نمونە ئێوە گلێکی زۆرتان نەبوو لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە خۆی گفتوگۆکردن لە بۆ پێکەنانی حکوومەت بە دڵنیاییەوە ئەوەی کە ئەم لایەنە لە بەغدای خەریکن بریتە لە هەوڵ بۆ ئەوەی کە ڕێڕەوی دەنگەکان بگەڕێتەوە سەرمەساری خۆی و ئەمەی کە بووە با بڵێن لە پەرلەمانی عێراق بۆ هەڵوەشانەوەی ئەم نەتەیجانە وەزارێکی ئاژمارکردنەوە و دەرخستنی دەنگەکان بە شێوەی ڕاستەقینە بەتەکید ئەمە بەشێکی گرنگە لە هەوڵی ئەم لایەنانەوە بێن لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئەم چوار لایەنە بە هاوکاری لەگەڵ ئەو لایەنەی کە لە بەغدایە ناڕازی لە نتایج دەنگەکان پێکەوە زۆرینەی پەرلەمانی دروستکراوە ئەم ئاکامە هاتەدی کە دەیبینین کەواتە هەنگاوی یەکەمی ئەمڕۆی ئەم لایەنانە کۆمەڵی ئیسلامی هاوپەیمانی زوتنەوەی گۆڕانی یەکگرتوو بۆ ئەوەیە کە نەتیجەی ڕاستەقینەی دەنگەکان دەرچێت بۆیە قسەکردن لەسەر پێکەنانی حکوومەتە تا کوێستە لەو بارەیەوە هیچ گفتوگۆیەک لە گۆڕەدانیە و هەوڵ هەیە یەکێتی و پارتیش بۆی کلێرەکانە تەزاوزی ئەو نەتیجەیە بکەن وەکو لە بەغدایە چۆن ئەو لیستانەی کە بەم نەتیجە ڕاگەیاندە ئەو لە سەرەتاییەکە خۆیان بە لیستی براوەیان لیستی یەکەم و دووەم دەزانن دەیانەوێت لەو ڕوانگەیەوە ئەگەر بێت و بۆ ئیستیرزازکردنی لایەنەکانی تربیان حەڕبی نەفسیش بە گفتوگۆیەکی لەو بارەیە بکەنەوە پێگەنانی حکوومەت بەتاکید لێرەش ئەم دووهێزە لە هەوڵی ئەوەدان بۆ ئەوەی کە قسە لەو بابەتە بکەن بۆی کە بە یەکدەنگ بڕۆینە بەغدایە بۆ ئەوەی کە لە پێکەنانی حکوومەتدا پێکەوە مشتەرەک بین بەڵام هەتاکو ئێستا وەکو ئاگام لێ ئەم چوار لایەنە نەچوونەتە ژێرباری هیچ گفتوگۆیەک لەگەڵ پارتی یەکێتی بۆ قسەکردن لەسەم تەورەیە تاوەکو نەتیجەی ئەم تاعن و واروان نەتیجەی ئەم بڕیاری کە ئەم یاسای پەرلەمانی عێراق دەری کردووە و ئەم ڕێکارانەی کە بۆی دانراوە دەگات بە ئەنجام یعنی تا ئەوکو ئەنجامی سکاڵەکان و دەنگەکان بەرزتیە ژمار نەکرێن ئێوە سەدانی بەغدا ناکەن بۆ پێکەنانی حکوومەت و لەگەڵ یەکێتی و پارتیش لە کوردستانە لەو بارەیەوە هەموو هەوڵەکان سڕ کراونەتەوە بۆ ئەوەی کە ئەم دەنگە ڕاستەقینانە بە شێوەی ڕێڕە و مەستاری خۆی وەربگرێواتە دەنگە ڕاستەقینەکانی ئەم لایەنە بە دەرکەوێ یەکێتی و پارتیش بە دەرکەوێ و هەروە بوو بەغدا و بۆ لیستەکانی سایرون و ڕەوتی حکمە و نەسر و ئەمانەش هەر ڕاستە لە دوای ئەو بابەتە بەتەکید هەریچێک لەم لایەنە بڕیاری خۆی دەدا کە بەشداری دەکات لە حکوومەتی عێراق یا بەشداری ناکە و بەشداری چۆن دەکەوە پێویستی بە هاوپەیمانێتیە لەگەڵ لایەنێک بەڵام ئەمە زووە بۆ ئەم لایەنە لە بۆی ئەم لایەنانە با بڵێن بە دیوێکی تر یعنی تەرکیزیان لەسەر سەنگە ڕاستەقینەکانی خۆیانە لە ئەم هەڵبژاردنانە ئەولویەتی وێستە بۆ گێڕانەوەی دەنگەکان نەک بۆ بەشداریکردن لە حکوومەت
بەتەکیید بۆ گەڕانەوەی دەنج ڕاستەقینەیە نەک بۆ بەشداری حکومەت. بەڵامی دەتوان بۆ نمونە ئەو فشارەی کە دووستان کرد یاسای هەڵبژاردنەکانتان هەموار کردەوە ئەم یاسایش بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە خۆتن دەزانن کە تاکو ئێستا مەسەلەن دەست نەکراوە بۆی کە دەنگەکان بەرزتی ئەژمار بکرێنەوە دەتوانن ئەمە بکەن کە بەڕێز دەڵێ ئەولەویاتیەوە گێرانەوەی دەنگەکانە نەک ئێستا لەسەر پێکەنانی حکوومەت ئەمە ئێمە نین دەیکەین ئەوە ئێمە کە بەشدارین لە پەرلەمانی بەغدا و بە هاوکاری لەگەلایەنەکانی تر ئەو زۆرینە دروستکراوە کە یاسایەکە دەرچووە ئەمە ئەو میکانیزمانەیە کە لە پەرلەمانەوە بۆی دیاریکراوە دەست بکرێەوە ئێمە نین دەنگکانە ژمار دەکەینەوە ئەمە جیهاتی معنیە کە پەرلەمان دیاری کردووە لە دەرەوەی کۆمیسیۆن کە بەسەبەرشتی دادگا ئەم حالەتە بەڕێوە دەچێت و بە دڵنیاییەوە بەشێک لە هەنگاوەکان نراوە و تەوەقع دەکرێت لە ڕۆژانی ئایندا دەست بکرێت بەڵام ئەو هەنگاوی کێوە دەتانەوێت ئێستا دەستی پێ نەکراوە خۆی هەنگاوەکان لە ئەرشی ئەم لایەنە نییە بەشداری لە وردەکاری هەژمارکردنەوەی دەنگکان بکەن ئەرشی ئەم لایەنە ئەوەیە کە بەشدار بن و هەوڵ بدەن بۆی کە یاسایەکە دەربچێ و ئەم نەتیجەی هەڵبوەشێتەوە و کۆمیسیۆنی باڵی سەربەخۆی هەڵبژارنەکانیش ئەمی زراتانەی بەرامبەر بکرێت لەو وارەیەوە ئەنجا بە گەندەڵی تێوە گلاوە کەم تەرخەم بوو بە هەر شێوێک لە شێوەکان بۆ ئەوەی کە لە ئێستا بە دواوە لە ڕێگەی هەژمارکردنەوەی دەستی دەنگەکان دەنجی ڕاستەقینە بە دەرکەوێ و هەژمارکردنەوەی دەنگکان وەکو گوتم ئەرشی لایەنەکان نییە میکانیزمی تایبەتی خۆی هەیە و لە ڕێگەی و میکانیزمەوە هەژمار دەکرێەوە پێم وایە لایەنەکان ئەرچی خۆیان بینیەوە بەوەی کە بەشداریان کردووە لە ڕێگەی پەرلەمانەوە یاسایەکە دەرچێت. سپاس دەکەم ئێکا عەبدوڕەحمان سپارەت بە میکانیزمی بۆ نمونە جیاکردنەوەی دەنگەکان بۆ نمونە کە ماوەساوتی لایەنە ناڕازیەکان چاوەڕێون کە دەنگەکان بەدەست هەژمار بکرێنەوە اینجا نەتیجەی ڕاستەقینەکە اینجا بەشداری پێکەنانی حکوومەت بکەن چۆنە تا بێسە بۆچی دەستی پێ نەکراوە مەسلەی هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەستی من تەسەوڕ دەکەم مەوزوعی جێژن هاتن بەسەرا و کۆمەڵشتێکی لەو بابەتە جینا خۆی مەفروزە زووتر دەست پێ بکرێ و مەفروزە زووتر حاکمەکان ئەوانەی کە دانراون بۆ هەر نۆ کۆمیسیارەکە و دوایی هەر هەژدە پارێزگاکە کە حاکمی بۆ دانراوە ئیزافەتەن لەسەرەوە سێ حاکمیکە کە تایبەتە بەتانە تایبەتە بەوەی کە لە محکمەی تەمیزەوە دێواتە کۆی حاکمەکان تەسەوڕەکە مەگاتە سی حاکم ئەمە ئیشەکانەکە بۆیە میکانیزمەکان بەڕاستی نفسی من بەلای منەوە هەمان میکانیزمی جاران ئەبێ بەڵام ئێستا پاش هەموارکردنی یاساکە ئەمجا بەدەستەکرێ نەک بە جیهازی تەسریعی نەتایج بەدەستی شەکرێ بەم ئیجاعاتانی خوارەوە یەکەم بەشداربوونی هەموو خوارە سیاسیەکان وەک ئەوەی کە دڵنیا بێ لە دەنگەکانی خۆیان مەفروزە هەبێ چکە یاساکە تا ئێستا یاسای ژمارە 11 2007 هەموار کرا و کە یاسای تایبەتە بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەو یاسایە تا ئێستا سالی المەفعولە و تا ئێستا کارپێکراوە ئەو یاسایە باسی سێ مەبدەئی ئەساسیەکە لە کۆمیسیۆنە کە ئەم حاکمانش دێنە بێ ئەو سێ مەبدە ڕەچاوکەن ئەویش یەکەمیان حیادیەت یعنی بێلایەنیە دووەمیان ئیستقلالیەتە لە دەسەڵاتەکان سێمیشان شەفافیەتە ئەم سێ مەبدەئە بەڕاستی هەر ئەبێ لەسەری بڕۆن شەفافیەت بابینە سەر شەفافیەتەکە شەفافیەت تحقیق نابێ ئەگەر قوارە سیاسیەکان وجودیان نەبێت لە هەموو ئەو محەتەی جیاکردنەوەی دەنگەکانە شەفافیەت دروست نابێ ئەگەر یعلام تەختی هەموو شتەکان نەکە شەفافیەت دروست نابێ ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەڵسەنگاندنیان نەبێ بۆ پرۆسەی دووبارە هەموارکردنەوەی دەنگەکان ئەمە لە سەلاحەتی هیچ حاکم و کەس و هینەکانیە بەڵکو ئەمە میکانیزمەکەی دیاری کراوە بە یاسای بۆ مەبادیانەی کە لە یاسای ژمارە 11 2007 تا کراوە ئەمەش ئەگەر بێنەوە سەروردەکاری ئەمانە چۆن نەکرێ سەرەتا تەبان ئێستا هەموو سەنووقەکان خراوەتە کۆگاکانەوە وانە ئەو کۆگانە ئەبێ بریکاری قواری سیاسەکان لەگەڵ حاکمەکەی و حاکمی کە ئەبێتە مەسئولی نووسنگی ئەو شارە هی کۆمیسیۆن ئەبێ بە مرافقەی هەر هەموو بریکاری قوارە سیاسەکان کۆمەلگای مەدەنی لەگەڵی عەلامیشە بچن تاکیدکەنەوە بچنە سەر کۆگاکە ڕقەمی سەڕی هەیە لەسەر کۆگاکە ئەبێ ئەو ڕقەمە سەڕیەت مطابق بکەن لەگەڵ ئەو ڕقەمە سەڕی کە کاتی خۆی بە حزوری قوارە سیاسەکان بە حزوری بریکاری قوارە سیاسەکان و مجتەماعی مەدەنی و ئەمانە لەو کۆگایە دانراوە تاکیدکەن کە نەفسی ڕقەمە یا شکاوە ئەگەر شکابێ بە تەقاریری خۆیان بنووسن ئەگەر نە دڵنیا بن لەوەی کە بەڵێ لە دەستێکی ئەمینایە و هیچ کێشەیەک نەبووە ئەمە خۆتۆی یەکەمە خۆتۆی دووەم ئەبێ دەوری ئەو کۆگایە هەموو بشکێنرێ بزانانی لە هیچ لێگایەک و منفەزێکی تر نییە ئەو سەنووقانە دەرکرابێ
نەکتەنها لە دەرگا ڕئیسێکەوە پاش دڵنیابوونەوەی کە دەرگا ڕئیسێکە سەڵامەتە ئەمجا بێ دەوری ئەو کۆگایش بپشکندرێ سەرەوە بپشکندرێ هەموو لایەنەکان بزان ئەو سنووخانە بە هیچ شێوەی دەستکاری نەکراوە یان نەبراوە نەهێنراوە گۆڕانکاری تێ نەکەوتووە ئەمە دووەم خوتووە سێم خوتووە ئەمجا کە چوونە ژوورەوە دڵنیا بوون لەوەی کە شتەکان وەک خۆی ڕۆیشتووە چوونە ژوورەوە ئەمجا ئەبێت دڵنیا بنەوە لەوەی کە هەموو ناوەندەکان ینی ئێستا بۆ نمونە با من باسی کەرکووک بکەم لەبەرەوەی کەرکووک چەند ناوەند هەیە لە کەرکووکە چەند ناوەند هەیە لە کەرکووکە 300 وابزانم 14 شتێکی لەو بابەتە هەیە 2054 محەتە هەیە لە کەرکووک بۆ نمونە ئەم 2054 محەتەیە لە زمنی ناوەندەکانی خۆیانە دانراوە و حدودی بۆ دانراوە لە ناو کۆگاکە بەمە محەتەی فڵانە تابعە بە بەو ناوەندی ژمارە ئەوەنە یا قوتابخانەی ئەوەنە تەبان لەگەڵ ئەوە شابی هەمووی دیاریکرابێ بدەور پشتی گیرابێ بەو شریتەی کە کراوە دڵنیا بنەوە قوارە سیاسەکانە مە هەر تەنها ئیجراعاتی بیداییە جارێ دڵنیا بنەوە لەوەی ئەوە کراوە کە دڵنیا بوونەوە لەوەی ئەوە کراوە بەڵێ ئەم جادیانەوە دڵنیا بنەوە لەسەر ئەوەی لەسەر سنووقەکان ڕقم هەیە ڕقمی تایبەت هەیە کە کاتێک سنووقەکان هەژمار کرایەوە بۆ جیهازە خرایەوە ئەو سنووخە ڕقمێکی تایبەتی لەسرە ئەو ئەگەر هەر گۆڕانکارێکی بەسەرات بێ ئەو ڕقمە گۆڕانی بەسەرادێ بیریکاری قوارە سیاسەکان دڵنیا بنەوە ڕقمی سەر سنووقەکە وەکو خۆی ماوەتەوە ئەگەر وەکو خۆی ماوەتەوە کەواتە ئۆکەی کێشەیەکمان نابێت ئەمجا دێنەوە سەر ئەمە منەمەوە ئەو پرۆسی هەمووی کاملکەین تەواوکەین ئەمجا دێنەوە سەر ئەوە نەقلی سنووقەکان بۆ ئەو جێگایە کە دیاریەکرێ بۆ دووبارە هەژمارکردنەوەی دەنگەکان ئەو مەسەن بۆ نمونە بڕیاردەن لە جێگایەکی دیاریکراوە لە هۆڵێکە لە قاعەکە هەژمارکردین دەنگەکان دەست پێەکە هەموو بریکاری قوارە سیاسەکان کە ڕقەمەکانیان لایە بێ لەگەڵ ئەو سنووخانەیە بچن لەوێ سنووخەکە بشکێنن کە شکا ئەو تاوان ئەو ڕقەمەش دڵنیا بنەوە کە نەفسی ڕقەمەکەی کۆنە کاتێک کە قفریان کردووە ئەم جادێنەوە هەژماری دەنگەکانەکەن کە هەژماری دەنگەکانیان کرد نەتایجەکان دەرەکەوێ دووبارە دیسانەوە نەتایجەکان خەنەوە سنووخەکان بە ڕقەمێکی تازە قفڵەکرێتەوە بۆ دڵنیابوونەوەی احتیمالی ئەم سنووخانە تانەیشی لێ بدرێت ئەم جابێنەوە سەر مۆزۆی ئالیەتەکەش هەر بۆ نوعی کە جاران نەکرابێ بڕە ینی بۆ خۆناخانەیە تێپەڕێ سەرەتا جیاکردنەوەی دەنگەکان تانە لێدان ئەفروکە شەکووا ینی سکاڵا پاش سکاڵا ئەمجا ئەگەر قەناعەتی نەکرد بریکاری قوارە سیاسەکە یا قوارە سیاسەکە بۆ هینە بۆی هەیە تانە بە لەکۆ لەو لەلای ئەو هەیئە قەزایی کە بریتە لە سێ قازی کە تابع بە محکەمەی تەمیزی عێراق بە ئەچەند ڕاستە ئێستا محاکمەیکە بەڵام تۆتانە لە حاکمی شەدەی چکە خۆ لە هی احتیادیشە مەسەلەن تۆ بۆ تێ ئیستینافکەی بۆت هەیە تەمیز بکەی وانە پێشبینێکە کەی دەست پێ بکرێن پرۆسێ وەڵی مەفرۆزە دوای جژن باشەتەن ڕاستە خۆ دەست پێ بکە هەر خەمسادیەک لەم مەوزوعە بەڕاستی شتیتری بە دوای ئەدێ باش نیە نەتایجەکانی مەترسیەکەی بێکاری پێ نەکرێ بۆ بە هەمواری یاساکە نا بۆچی کە یاسایە و چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ دادگای فیدراڵی هەڵی بۆشێنێتەوە تازە من تەسەور ناکەم چکە دادگای فدرالیوە وابزانم هەندێ شتی خۆی وت لەسەر و مۆزوعانە بەڵاوتی چاوەڕێی لایانی سەرۆکی پەرلەمانە خسە لە سەر یاساکە بکات بەڵێ من تەسەور ناکەم تازە هەڵبۆشێتەوە ئەگەریش هەڵوەشێتەوە بە تاکید ئەم جاشەگەڕێنەوە سەر نقطەی سفر دیسانەوە خلافەیە لە بینی بابرین ئەوانەی کە خۆیان ببراوە زان و ئەوانش کە خۆیان بەوەی زان کە دەنگەکانیان زیاد دیسانە مۆزوعە چێتە ینی مەعمایەکی زۆر ئەو تۆوە کە ڕەنگە وەختی زیاتر بێت سپاس مامۆستا سوارد بۆی کە بەرەزووتت بۆ بەغداد یەکێتی و پارتی داوایان لەلایەنەکان کردووە بۆ نمونە گفتوگۆ بکەن ئەو لایەنەی کە ناڕازین بەڵێ زار پێش هەموو شتێک گەتێبینیمان کردی ینی یەکێتی و پارتیارێک و بەجیا چوونەتە بەغدا بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەنجامی پێکەنانی حکوومەتە یان دەربارەی پێگەی هەر لایەنێکە لە بەغدا یان بۆ هەر مەبەستێک یان بۆ پۆستەکانە بۆ هەر شێوەک لە شێوەکانە وەلاوانەشە بۆ داکۆچیکردن بێ لەوەی کە هەوڵ بدرێت لەگە لایەنەکانی کە زۆرینەی پەرلەمان پێک نەهێنرێت کە لایەنە معارەزەکان زۆرینەکان پێکهێنا بۆ هەر بەستێک بێ ئەمانە چوونەتە بەغدا و لە دوای ئەمەی کە چوونەتە بەغدا بەجیا ئێستا چەند ڕۆژێکە دروشمی یەک ڕیزی ماڵی کورد و یەک ڕیزی لایەنە سیاسەکانیان بەرز کردێتەوە لە
لەو ماوانەی ڕابردوودا بە دڵنیاییەوە ینی پارتی دموکراتی کوردستان داوای کردووە لەلایەنەکانی تریشتمانی کوردستان ئەگەمان لێبوو داوای کرد لایەنەکانیکە بەڵام ئەوەی کە من ئاگدارم ئەم لایەنە چاوەڕوانی ئەم نەتیجە دەکەن کە ئەم پرۆسەی هەژمارکردنەوەی دەنگەکان و دەنجی حقیقییان نانەوێت لەسەر ئەساسی ئەم نەتیجەی کە لە ڕابردوودا یاعلان کراوە گفتوگۆ بکەن و بەڵام دوجار ئەم لایەنە سیاسیانە پێویستیان بە گفتوگۆکردنە بۆ ئەوەی کە بە یەک پارچە بەلایانی کەمەوە لەگەڵ بەغدا بە یەک دەنجی لەگەڵ بەغدا گفتوگۆ بکرێ ئەمە ضرورەتێکەوەتە ئەمە ناکرێت لەجێ هیچ پاساوێک دێتوە تەجاوزی بکەیت کە یەک پارچەی کارێکی باش نیە یەک پارچەی کارێکی باشە لە هەرێمی کوردستان بەڵام ڕازیەکان یەک پارچەی وەکو هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە کورسیان هەیە لە پەرلەمانی بەغدا و ڕۆڵیان هەیە لە پێکهێنانی حکوومەت لە ئایندەدا بەڵام کامڕۆکە یەک پارچەنین ئەم ڕۆکەتەنە ئەم لایەنە نەڕزانین کە یەک پارچەنین لەگەڵ یەکێتی و پارتی بۆ خۆشیان یەک پارچەنین لەگەڵ یەکتر بەڵام دوجار پەرتەوازەبوون و یەک پارچە نەبوون کارێکی خراپە بەڵام ئێوە بۆ نمونەگەر یەکێتی و پارتی دەنگیان زیون لەگەڵەوان یەک پارچە دەبن لە بەغداد بۆ نمونەگەر نەتیجەکان ساغ نەکرێنەوە خۆ من پێشتر گوتم ئەم لایەنە ڕاوەستاونەوە کە نەتیجانە ساغ دەکرێنەوە دەنج ڕاستەقینە دەردەکەوێت و لە بەروی ئەم دوو لایەنە لایەن ئەم لایەنەوە تۆمەتبارن بە دزینی دەنگەکانیان بە دڵنیاییەوە تاو کاتە هیچ گفتوگۆیەک بە پێکەنانی حکوومەت ناکرێت و بە فعلیش ناکرێت چکە ئەم نەتیجەیەک ئێلغا بۆتەوە وەکو کاک مۆساس باسی کرد ئەمە ئێلغا بۆتەوە کەواتە لەسەر نەتیجەی تازە هێشتا دەرنەچۆتەوە بەزەداواکەرێکێتی و پارتی بۆ نمونە ئێستا کە داوایەک ڕیزی دەکەن بۆ نمونە دەڵێن بابەیەکەوە بڕۆین پێ دوایە بۆ داپۆشینی ئەم سەختەکاریە دەیانەوێت لە ژێرناوی یەکریزی کورت ئەم سەختەکارێکی کردویانە بەرامبەر مەسەر لایەنەکان دای بپۆژن خۆی لەوانەیە بەشی چەمبریتی بە لەوەی کە زۆرێکە لە مزایدەی سیاسی بەوەی کە بەس بە ناوی یەک پارچەیی و بە ناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە بتوانن زۆرێک مزایدە بکەن و پێیان وایە لەو ڕوانگەیەوە دەتوانن تەجاوزی بکەن و عەتفی شەقامڕاتی کێشن بۆی کام لایەنەی تیام بکەن کە لە دەرەوە یەک پارچەیی دەکەن ئەوە یەک دووش لەوانەیە و تەجاوزکردنی ئەم نەتیجەیە بێکرد لایوان نەتیجەکە باشە بەڵام لایەن ئەم چوار لایەن نەتیجەیەکی خراپە و بە مەخدوری تێدەگەن بۆ دەنگە دەنگەکانیان براوە ئەمانە لەوانەیە هۆکار بێ بۆ ئەوی کام لایەنە بێنن گفتوگۆ و بە ئەندازەیەک بە ئەندازەکان لە بیریان بەرنەوەیان و حالەتێکی وا دروستکەن کە ئەم دەنگەی ئێوە بۆ ئەندازەیە نەدەزراوە وەرن تەجاوزی بکەن و بیر لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان و بەرژەوەندی باڵای کوردستان بکەینەوە لە بەغدا بەڵام بە دڵنیاییەوەی کە من ئەگەم لێ من ئەم لایەنە ناستە ژێرباری هیچ گفتوگۆیەک لەو بارەیە و لە بەغداش ئێستا گفتوگۆی جددینیە بۆ ئەو پرسە تاوەکو هەومان پێکەوە وەزارێک کە بڕۆین لە بەغدام گفتوگۆیە بکەین بەڵێ بەس پێ دوایان ناکرێت بۆ نمونە و توێژ لەگەڵ یەکێتی و پارتی بکرێت لەم خۆناغت تا بە تاوی ئەنجامی ڕاستەقینی دەنگەکانی یەکلا نەکرێتەوە ئەمە قەناعەتی شخصی خۆمە من قەناعەتم وایە دەکرێت گفتوگۆ بکرێت بەڵام دەبێت یەکێتی و پارتی ڕای بگەێنن بەوەی کە ئێمە هەر حالەتێک ڕوویدا بێ ئێستا بە میکانیزمە تازە نەتیجەکان یەکلا دەبێتەوە ئێمە ملکەتی بڕیارەکەی پەرلەمانی عێراقین و ملکەتی ئەو میکانیزمین کە بە سەرپەرشتی حاکمەکان زاریشکە دەنگەکان هەژمار دەگرێتەوە با ئێمە گفتوگۆ بکەین بەڵام دواتر هەر نەتیجەیەک دەرچوو ئێمە ملکەتی ئەو نەتیجەین واتە لەگەر ئەو نەتیجە تازەیە گفتوگۆ دەکەین بەڵام ئێستا لەم خۆناغی پێویستمان بە زۆرێک لە ئاشتەواییە قسەمان لەسەر کۆمەڵێک مەبادی عامە ئەمە بێتە زەمینەیەک بۆ گفتوگۆی دواتر بەڵام هەتاکە ئێستا من وەکو تێبینیم کردوێتی و پارتی هەتاکە ئێستا شەشی حوزەیران کە پەرلەمانی کوردستان یاسایەکەی دەرکردووە بە خیانەتی تێدەگەن و شەڕی ئەعلامی گەورەیان دەست پێ کردو بەرامبەر بەم هەنگاوەکە لە پەرلەمانی عێراقدا کراوە پێم وا دەبێت تەنازول بکەن لەم قسانەی کە کردویانە و دوورکەونەوە لەم جوولانەوە ئیستیفزازیانە و ئیعتراف بکەن بە بڕێکارانەی کە گیراوەتە بەر کە کاتێکی اعتراف دەکەن بە بڕێکارانەی کە گیراوەتە بەر ئەمە دروستە بە تاکید ئەو کاتێ دان دەرن بەو نەتیجەش کە گۆڕانی بەسەردادێ دەگونجێ لەم ڕوانگەیە و گفتوگۆ بکەن بەڵام بەم ئینکاری کە پیان وایەوەی پەرلەمانی عێراق کردوتی خراپە و ئەم لایەنش بەشداریان کردو خیانەتیان کردو داوای گفتوگۆش دەکەن ئەم پێم وایە ئەمە ڕاستەوە خۆمە بدەی گفتوگۆ و داواکاریەکانیان بە شێوەیەک لە شێوەکان پوسەڵ دەکاتەوە. سوپاسان دەکەین ناوبڕێکمان هەیە دواتە گرم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە.
بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرەوخوانێکی بەتامتر هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنیقو بەکاربێنە. برنج و ڕۆنیقو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی. خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش. برنج و ساوار شعری و چایە ماش و نیسکونۆک ڕۆن و لۆبیایە. ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە. لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش. بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش، بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش. بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بەڕێزان. کاک عەبدوڕەحمان گەمگەرم وڵای بەڕێز پێشتر باس لە قۆناغەکانی جیاکردنەوەی مەسەلەن دەنگەکان کرد کە چۆن پرۆسەکە ئەنجام دەدرێت بەس خودی پرۆسەکە پێرێتی چەند بخایێنێت تا چەند کاریگەری لەسەر پێکێنانی مەسەلەن دواکەوتی پێکێنانی حکوومەت و کۆنەبوونەوەی پەرلەمان. ئەمەش پەیوەندی پێ دوای بە تەزویرەوەی تەزویر وای کردووە کەم پرۆسێ دوا بکەوێت. بەتاکی تەزویرە هەمووی نەتایجی با بڵێن 6 نەتایجە بۆ ئەوانەی پێشوو بەتاکیدەوە نەتیجەوەی ئەگەر تەزویر نەکرایە کەواتە ئەم دواکەوتنێش نابوو. ئەوە بەتاکی دوایە. ئەما چەنە خایەنێ ئەو خایەنە ئەمێنێتەوە سەر چەنە جددیەت هەیە لە ئیش و کارەکانە. بۆ نمونە تو ێستا میزانێکی زۆر زەخمت ئەوێ. ینی من لە بیرمە
کە من لە کۆمسیۆنی بەغا بووم هەم میزانی بەس دایرەکەی من 4 میلیارد ئەوە نەبوو بۆ نمونە میزانیە هەر هەمووی 200 ئەوە ملیاری عێراقی بوو مثلا میلیارد دیناری عێراقی بوو ئەمانە ئەبێ ئێستا تەرخان بکرێتەوە بۆ ئەم پرۆسەی دەنگدانن ڕەنگە کەمترە چونکە ئێستا ئێمە بەس بۆ جیاکردنەوەی دەنگەکانە کەمترە بەس لەگەڵ ئەوەی شامە جەنبێکی مالی خۆی هەیە ینی ئەم پێویستە تەرخان پاری بۆ تەرخان بکرێ چکە تۆ هەر لە پێویست بەوە هەیە ئێستا پرۆگرام و هینێکی تازەدانی لە تەلیسەنتەری بەغدا بۆ جیاکردنەوەی دەنگەکان جگەل لەم جیاکردنەوەی ئەو جیاکردنەوەیشە زەروریە تۆ 1200 مۆزەفتەوێ لەوێ لێرە 400,000 مۆزەفتەوێ بۆ دیسان و تەعینکردنیان و جیاکردنیان ئەمانە کەی ئەلانت کرد چەندی پێ بچێت بۆ نوە جیاکردنەوەی هەموو دەنگەکان جیاکردنەوەی هەموو دەنگەکان خۆ ئێمە هەمومان نەزانین لە ئێوارەیەکە ئاکرا جاران وانە بوو لە کۆتاییە تا کۆتا قۆناغ باسی ئەوە بکەین با داینێن مەسەن لە 2 ڕۆژە حەسمەک آخر پێشەوە بکو من باسی ئەوانە بکرد تۆ کەی مەسەن حکوومەت پارەی بۆ تەخسیسەکە ئەگەر ئەو پارەی کۆن ما بێتەوە ئەوە تەخسیس کراوە ئەتیادی ئەمان لەسەری ڕۆن تەنها تەحویلێکە کرێتەوە ئەمەیان یەک دوو کەی ئیعلانی ئەواکەی کە ئەم هەموو مۆزەفە 300 ئەوەنە 1000 لەسەر هەموو مەحەتەکان لەسەر ئاستی عێراق کەی ئەمەنە تۆ تەعینەکەیت وانە کەی تەدریبیانە دەی کەی یان هێنیتەوەکەی یا هەر کۆنەکان بهێنینەوە مەسەن ئایا جێگای سیقەن جێگای بڕوان نەخێت لەبەرەوەی ئەو دەسەپاکە نەبوون دیار بوو بۆیە ئەمە هات کە ئەبێ تۆ مۆزەفەکان بگۆڕی کە مۆزەفەکان گۆڕی ئەو کارمەندانت گۆڕی کە لە مەحەتەکانە دەنگەکان جیاکەنەوە باشە ئەگەر ئێستا هی تازە بێنی پێویست بە ئیعلان هەیە ئیعلانە بێ هەفتەیەک بڕە پاشان تەقدیمەکرێ پاشان شۆرتلیستەکرێ پاشان ئەواکرێ پاشان تەوزیعەکرێن من ئەمانە هەمووی مانگی زیاترەوێ بەڕاستی ئەوێکردنەوەی دەستی دەنگەکان کە بەرز دەڵێ ئەو نەتیجەیەکی ئێستا هەیە نەتیجەیەکی ساختێ و تەزویر ناکرێت حکوومەتی لەسەر پێک بێنرێ پێ دوای ئەو ئەنجامە بوو گۆڕێت ینی بەو ڕێژەیە کە جەنابەت پێشبینی دەکەی بەتاکید ئێمە لەو قۆناغە دەرچوین کە باسیەوە بکەین ناوەکو گۆڕینی ئەنجام بۆ نمونە جیاکردنەوەی بەدەستیت یعنی ئەوەندە کاریگەری هەبێت لیستێک بێنێتە پێشەوە لیستی براوە مەسەلەن کورسەکانی کەمتر بکاتەوە چکە بازدۆکی کە دەستکاری سنووخەکانیشان کردووە خۆی بەتاکیدی تر ئەم هەرایە کە نراوەتەوە تەبان بەتاکی بنەمایەکی هەیە و ئەم بنەمای وای کرد کە یاسا دەرچیە کە ئەم بابرین نەتەوەی گرتوەکان هاتۆتە سەر خۆتو ئەترافی بۆ کردووە کە هەڵە هەیە لە ناو مۆزوعەکانە هەنێ ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانە دیسان ئیقراری ئەوواکەن کە شتەکان پرۆستەکان بە پاکی نەچۆتە پێشەوە بۆی ئەمە لەوە دەرچوینێ مەسەن باسیەوە بکەین کە چاختە کراوە یان نەکراوە کراوە و نەتایجەکان ئێستا ئەو ڕێکاریەکەی بەدەست بۆ نمونە نەتیجەکە دەگۆڕێ نەتیجەکان بەتاکی دەگۆڕێ چونکە تۆ کە مادامێ ماڵین تەزویر کراوە کەواتە لە ساڵحی لایەنێک نەتیجەکان لە چیا گۆڕێ لە ڕقەمان ناگۆڕێت چونکە تۆ بتەوێت نەتەوێت ئێستا مەسەن بۆ نمونە سلێمانیە 18 کورسی دانراوە 18 کورسی دانراوە بۆ سلێمانی بەڵام لە چیا گۆڕێت لە قوارەی ئابرێ لە مەسەن نەقلکردنی لە خەوارێکی سیاسی بۆ خەوارێکی سیاسیکە ئێستا بێن و باسێکی کەرکوک بکەین بۆ نمونە کەرکوک 12 مەقعدی بۆ تەخسیس کراوە تەمەنم 12 مەقعدش بەپێی یەکێ لە بەندە دەستوریەکان کە مادەی 49 دەستورە 100,000 کەس مەقعدێکی هەیە لە پەرلەمانی عێراقی تا بەشی سەر مجموعی نفوسی ئەو پارێزگایەکرێ بۆ نمونە کەرکوک ئێستا 12 هەیە ئەم 12 کەسە تەبعاً گۆڕانکاری لەوەیە ئەکرێ مەسەن بۆ نمونە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان 6 کورسی بردووە ئەم 6 کورسیە ئەگەر ساختەکاری کرابێ بەتاکید هی لایەنە کوردیەکانی ترە ئەجینا وەکو لایەنی کوردی 6 کورسی استحقاقی کوردە لە کەرکوک 2 کورسی استحقاقی تورکمانەکرابێ لە تورکمان و لە عرب نەکراوە من لیستی نیشتمان کراوە من بەنسبەت تورکمانەوە توانم ئیقراری بکەم بە هیچ شێوەیەک تەزویر لە تورکمان نەکراوە باقسێکش بۆ لە عرب حقیقەتە بەڵام مەسەلەی عرب لەبەری استحقاقی ئێمە بابگەڕینەوە زانیتی هەندی ئیحسائیات هەیە من بەداخەوەم تەبعاً سا لە کەرکوک یەکلا بۆتەوە کورد دەنگ بۆ کورد دەدات ئەمە حقیقەتە وانە تورکمان دەنگ بۆ تورکماندا عرب دەنگ بۆ عربەدا نسبەکانیش ڕێژەکانش بەم شکڕێ ئێستا کورد هەر بە تەنها کورد خۆی نیوەی 54 لە سەتی پێکێنێ کەرکوک وەکو ژماری دانیشتوان من ئێمە ئیحساییمان کردووە کۆمەڵی ئیحسایی تر هەیە لەسەر ئیحسایی لەسەر ئیحسایی 57 کە پێشەوەی سیاسەت بچێتە ناو مۆزوعەکانەوە تەغییری دیموگرافیەوەوان هەبێ وەلەو هەر هەبوو بەس یانی بەو ڕێژەیە نەبووە ئەگەر بەسەر بەوەش بێ هەروایە ئەم هەمە حقیقەتە ئەم ژمارێ بەشکرێ کورد بە تەنها خۆی نیوەی دەنگەکانی کەرکووکە نیوەی خەرکی کەرکووکە عەرب دوو بەقەدەر تورکمانە تورکمان نیوەی عەرەبیشە بە هەردووکیان
بابرێن نیوەی دانیشتوانەکان تر پێکێنن کە کورد نیوەیەتی ئەوانش نیوەن بەو حاڵەتێ یعنی ئێستا گەسەیەکی نەتایجەکانی ئێستا بکەین کورد کە 6 کورسی بردووە حسە هیچ کەسێکی نەبردووە کورد حسەی خۆی بردووە بە فعلی 6 بۆ 7 شی هەیە کورد چونکە ئەو چوارێش جاری وایە لەگەڵ کۆتایە و لەگەڵ کۆمەڵی باقسەیەک بۆ دەست بکەین بۆچی مەبەستمەوەیە ینی کە ئێستا مەسەرەن بۆ نمونە من باسی تورکمان ناکەموان هەموو کاتی برایی من هەموو نەتەوە یەک حەقی ژیانی هەموو نەتەوە حەقیەوەی هەیە کە ئستحقاقی خۆی وەرگری ئەمانە ئیقرار کراوە لای هەر تاچی ئێمە بەڵام بەرەی تورکمانی وەکو بەرەی تورکمانی مەلاکە لە ئاوی لێڵە ئەوێشتی تری دەستکەوێتەوە ناو تەزویر کراوی لە لیستی نیشتمان کراوە لە کەرکووک بەڵێ وایە سپاس دەکەم ماوەسەکە بگەرم و لای بەڕێز سەوارت بە پێش لە چەند ڕۆژی ڕابردوو داواکارێکی عەبادی بۆ کۆبوونەوەی لایەنەکان تا چەند پێ دوای ئەم داواکاریە بۆ ئەوەیە کە ئەم پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی تەزویرە زوو بچێتە بواری جێبجێ خودت بەوەیە کە ئەم پرۆسەیە دابپۆشرێت وە هەوڵەکانی پێکەنانی حکوومەت زووتر دەست پێ بکەن خۆی عەبادی و لایەنەکانی ترکە بە پێی ئەم نەتائیجەی کە پێشتر هەڵوەشایەوە خۆیان بە براوەی یەکەم و دووەم و سێم تێدەگەن بە تەکیید کەوتونەتە جم و جۆڵ لەو بارەیەوە و ئەم هەوڵی عەبادیش بۆمانەوەی خۆی و بۆمانەوەی با بڵێن کورسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە لە لیستەکەی خۆی وە لەو هەوڵەدایە بەڵام ئەمە دەتوانین بڵێن دوو بوعدیە بوعدێکیان ئەوەیە کە چۆن تەجاوزی ئەم قەرارەی پەرلەمانی بەغدایە بکەن بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە بایەخی وەرنەگیرەوە پیان وایە ئەمە نەتایجە نەتیجەیەکی حەقیقیە نزیکە لە حەقیقەتەوە گۆڕانکاری لێ بەسەردا نایە و بەدی بێ چکەش دوور نییە ئەمە بۆ ڕێگری بێ لەوەی کە ئەم نەتیجە گۆڕانکاری لێ بەسەرداوێ بەڵام هەموو هەوڵەکانی عەبادی و دۆستەکانی بۆ ئەوەن کە عەبادی بمێنێتەوە و بە دڵنیایی بۆمانەوەی خۆی وەکو پێشتر کە مالی چش کردی وەکو پێشتر کە جعفەری کردی هەوڵیەوەدا گفتوگۆ لەگەلایەنەکان بکاوە پشتیوانی پیا بکە بۆمانەوەی خۆی لە کورسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەس ماوەسە قسە لەسەرەوەی بۆ نمونە ئەو لایەنەی کە تەزویریان کردووە ئێوە تۆمەتبار دەکەن بەوەی کە ئێوە لە پشت ئاڵۆزکردنی پرۆسی سیاسی عێراقەوەن لە پشت ئەوەن کە حکوومەتی عێراقی درەنگ پێ بێ لە پشت ئەوەن کە پەرلەمانی نوێ نەتوانێت لە یەکی حەوت دەست بەکار بێت دەر پێش هەموو شتێکەمەی کە ڕووی داوە و ئەم لایەنە هاتوونەتە سەرخەت با بڵێن ئەم سوار لایەنە لە بەغدایە بە هاوکاری لەگەڵ لایەنەکانی تر چونکە دیارە لە بەغدایش بەشێک لە لایەنەکان زوڵمیان بەرامبەر کراوە بۆیە چکە خۆ بەتەنها کورسەکانی ئەم لایەنە نەبووە لە بەغدایە بە زۆرینە پێک بهێنن پێکهێنانی زۆرینە بە دڵنیاییەوە بەشی باش لە فراکسیۆنەکانی پەرلەمانی بەغدایش مشارک بوون و پێکەوە زۆرینە پێکاتوە ئەمەی کە ڕووی داوە لە پەرلەمانی بەغدایە و پێکەنانی ئەم زۆرینە و هەڵبەشانەوەی ئەم نەتایجانە ئەوە نەتیجەیە واتە ئەگەر بێت و حکوومەت پێک نەهێنرێیان دوا بکەوێ لە ئەنجامی ئەم کۆبوونەوەی پەرلەمان لە 6 حوزەیرانە و لە ئەنجامی جارێک کاژمارکردنەوەی دەنگەکان ئەمە نەتیجەی بێمتمانەیە لەو نەتیجەی کە ڕاگەیەندراوە واتە ئەم لایەنانەی براوە کە یاریان بە نەتیجەکە کردووە حالەتێکیان دروست کردووە پێشەکەیان دروست کردو ئەم نەتیجەی بەدووە خۆی داهێناوە کەواتە ئەم لایەنە تاوانبار نین هێندەی ئەو لایەنە تاوانبارن کە تاوانبارن بە تەزویر و یاریکردن بە ئەنجامەکان ئەمەی کە ڕوویداوەکو گوتم ئەمە نەتیجەیە بە تاکید ئەمانە بکردین بۆ ئەم حالەتی کە پێی تاوانبار دەکرێت پێ دوای ئەگەر تەمەنی پەرلەمانیش درێژ بکرێتەوە بۆ نمونە ئەوان لێ بەرپرسیارن ئەگەر تەزویریان ئەنجام نەدابێ پێویست بەوە نەبوو بۆ نمونە پەرلەمانی عێراق کە لە یەکی تەمووس پەرلەمانی دەبێت بەکار بێت خولی ئێستای پەرلەمان درێژ بکرێتەوە خۆ زۆر ڕۆشنەگە نتیجەیەکی بڕوا پێکرا و متمانە پێکرا و یارە لایەن هەموو لایەنەکانەوە پێکەوە بە دڵنیاییەوە لە یەکی حەوت پەرلەمان کۆ دەبەوە و سوێندی یاسایی دەخوارد و دەست بەکار دەبوو لێرەشەوە پرسی پێکەنانی حکوومەت دەکەوتە سەرخەت بەسکە ئەمانە حالەتێکیان دروست کرد نەتیجەیەکی ڕاگەیەندراوی متمانە پێکرا و نەبوو بە دڵنیاییەوە ئەم دەرهاویشتانەی بە دوو خۆی داهێنا کە دەیبینین کەواتە ئەو مقدمەیە هۆکار بوو واتە حالەتی ڕاگەیاندنەکە لە ڕێگەی ساختەکاریەوە متمانە پێکرا و نەبوو لایەن هەموو لایەنەکانەوە تاوەکو ئەم نەتیجەی لێ نەکەوتەوە نەتیجەیەکی بێتەعەن نەبوو بێ سکاڵا نەبوو بێ ڕەخنە نەبوو و بگرە ڕەخنەکان بە ئەندازەیەک بوون تاوەکو پەرلەمان هاتە سەرخەت و بۆ ئاقاری دابرد باشە بەس ئێستا بەڕوونە بەڕێزت دەڵی ئێوە بەشداری هیچ گفتوگویەک ناکەن تا نەتیجەی سکاڵەکان یەکلا نەکرێت بەس یەکێتی و پارتی بازەوەکە کە لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی بەغداد دەکەن باز دەکەن کۆمەڵێک داواکاریان هەیە بۆ نمونە ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان مەسەلەی پشکی لە ١٧ جێبەجێکردنی مادەی ١40 پێ دوایەوە داواکاری ڕاستەقینەیەکێتی و پارتی یاخود داواکاری تریان هەیەوە تەنها بۆ ڕاگەیاندنێکە باسی لێو دەکەن
ئەم داواکارانەیەکی ئێستا جەنابەت ئاماژەت بۆ کرد ئەم داواکارانە هیچ پێویست نییە بە هەڵبژاردن و پێکەنانی حکوومەتی تازە و ئەم گۆڕانکارێنەی کە 12 خۆی دادرێن لە ئەکامی هەڵبژاردن و پەرلەمانی تازە قسەکردن لەسەر ئاسایکردن ئەوچەدا بڕێدراوەکان ئیسەرمانجی پێشووتر بووە ئی پار بووە دەگونجەی ساڵێکی تر بێ و قسەکردن لەسەر بودجە ئەمە بودجەی ساڵی تازەی پەرلەمانەوە تایبەتیشە بە ستافی تازەی پەرلەمانی عێراق بۆیە ئەمە تایبەت نییە بە حالەتێکی دیاری کراوە کە بۆی دەچن ئەمە حالەتێکە ینی تایبەت نییە بەم تەوقیتەی کە ئێستا پێویست بک بچن تا چەندەم داواکاریانم بۆ پۆشینی تەزویرە بۆ بەوەی بە خەڵکی کوردستان بڵێن کە ئێمە داواکارەکانی خەڵکی کوردستان لە بەغداد داوا دەکەین وام پرۆسی کە لە کوردستان تەزویر کراوە پێدا پۆشن بە بۆچوونیەوە ئەمە پێم وایە دوو هۆکاری هەیە دوو فاکتەری هەیە لە بۆ یەکێتی و پارتی لە منافەسەدان بۆ بەغدا بۆ ئەوەی کە هەر یەک لەوان پێی وا بێ داخوا ئەمن و دەرایەتی قەزای کوردی دەکا هەر بەلانی کەم وەکلانی چەند لە چێ ئەمن و دەرایەتی خۆی ئەلان دەکە لانەکەی تر بۆ ئیسپاتی وجودی خۆی ئەم کارە دەکا واتەمان لە پێشبڕچەیەکدان بۆ بەغدایە و بۆ چوونە بەغدایە و بۆ دەستکەوتی زیاتر لە بەغدایە ئەمە بەشێکە لەم هۆکارەی کە ئەمانە دەچن ئەم داواکارە دەکەن و بە دڵنیاییشەوە کە دەچن دەبێت لە مۆزوع بگەڕن و مۆزوع بدۆزنەوە چکە ئێستا پرسی پێکەنانی حکوومەت کە لە گۆڕەدانێتەوە کۆنەتی جاڵنەوەشێتەوە بۆیە دەبێت مەوزوع بدۆزنەوە بۆ ئەوەی کە بڵێن لە پێنا و بابەتە دەچین ئەمانش بابەتی دەتوانم بڵێم ئیڕابردووە دەگونجێ بابەتی ئێستا و بابەتی ئایندە بێ کە قسەی لەسەر بکەن مۆزوعی پێشمەرگا مۆزوعی یاسایکردنەوەی ناوچەدا بڕێنراوەکان مۆزوعی بودجە ئەمانە بابەتێکنی لە ساڵای ڕابردووشدا هەبوون لە ئایندەشدا دەبن و ئێستاش دەبن لە سەروبەندی پێکەنانی حکوومەت و لە سەروبەندی پێکەنانی حکوومەتیژان بابەتانە هەر دەکرێت گفتوگوی لەسەر باسەکەم کابرهۆن سەبارەت بۆش کە بەڕێز ڕاستی سوارت بەم داواکارێنێکی و پارتی کە تا ئێستا نەتیجەی ڕاستەقینەش دەرنەکەوتەوەم باز دەوەکەن کە ئێمە بۆ نمونە کار لەسەر ئاسایکردنەوەی دۆخی کەرکوو ناوچەدا بڕێنراوەکان جێبەجێکردنی مادەی 140 پشکی لە 170 و مەسەلەی مافی پێشمەرگە دەکەین ئێستا پشکی ئەم جارە لە 12 پوینتێک بووانە باش ئەو کات وابزانام ئەوان زۆری نەبوون لە باش ئەمە نەتیجەی چییە ینی ئەوان لە بەغدا بوون ئەوان زۆری نەبوون ئەوان داوایشتی ینی ئەوایە بکرایە بۆچی ئەم نەتیجەیە تێپەڕی ئەی ئێستا بۆچی ئەگۆڕێ ئەگەر ئەوان بن ینی من تێ ناگەم بە نەفسی شتە 5 ساڵ دەرفەتێکی زۆرە بەتاکی هە لە 2005 باسکەین قەینا باسی پێشوو نەکەین بابینەوە سەر کەرکوو مەسەلەن تەطبیقکردنی مادی 140 مادی 140 بەو میکانیزمی کە بۆی دیانراوە هەرسێ قۆناغەکە کە نەکراوە چێ مەسئولە بۆ ئێستا بێت تەطبیقێکی و ئەتەوە بیکەی یا تەنها مزایداکەی ئەیلەوە پێش بۆ نەتەکردیانی چێ دەستی تۆی گرتبوو بیکەیت ئەی ئەو هەموو خەمساردیە بەرامبەر بە بەگەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەرهەرێمی کوردستان و دانانی ئەسڵ میکانیزمەکەش کە میکانیزمێکی غاڵەیە تۆ ئەرز و ئاوی هینی خۆت ئەخەیتە ئیسیفتایەکەوە کە نازانی مەسیرەکەی چییە ئەمانە چیە مەسئولە لێ ینی بەڕاستی خۆ ترەمانە هەر هەمووی مەسئولیاتی ئەوانە بنازام ئەو کات بۆ نەیانتوانی بکەن ئێستا بۆ توان بیکەن ئەمە پرسیارە بۆ خەڵک بە زۆر بە کورتی سەبارەت باو پەیمانی لەگەڵی کێتی و پارتی پێ دووە ناکرێت لایەنەکانی تر وەکو پەیمان وەکو کۆمەڵ وەکو گۆڕان وەکو یەکگرت و لەگەڵ یەکێتی و پارتیا و پەیمان بن لە بەغدا وڵی خۆی یەکێتی و پارتی دوو حزبی سیاسی کوردین بەڕای من نەک هەر ئەوەندە بەڵکو ئێمە بابینەوە سەر ئەم نەتایجانی ئێستا ئەکبەر کتلەی عەرەبی کە سائیرونە 54 هەیە 54 هەیە ئێمە خۆ هەر ئەگەر بەمەش بێ بە عەدەدی کوردستەکانی خۆشمان بێ کە لە کوردستانەوە لە 58 بۆ 60 زیاترەکەین جگە لە هینیش باشە ئەو کات ئێمە بووین بە کتلەی ئەکبەر من تەمەناکە علاقی بە تەزویرۆ نیە چکە ئەم نەتایجانە دیارە پارێزگاکانەوە جەمعی بکات خۆی خۆ ئەمە یەکێکە لە ماخزە لەسەر لەلایەنەکان نەکرابایە و عەدەد ناگۆڕێتەکان ئەوە عەدەد ناگۆڕێ ئەوە عەدەد ناگۆڕێ ئەوە لایەنی سیاسی زۆری نێوکەمینەکان نەگۆڕێ ئەوە پەیوەندی نییە کورد ئەگەر عەدەدەکانی هەمووی حساب بکەی ئێستا کتلەی ئەکبەرە شیعە کتلەی ئەکبەر نییە بەو حاڵەتە ڕەنگە ئێمە زۆر قازان زمانەکە زۆر سوپاس بۆ وەردوولاتان عەبدوڕەحمان خەلیفە ئەندامی ئەنجومەنی گشتیار و پەیمانی دموکراسی و دادپەروەری کامەران بابانزادە ناوی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوەکاران تا بەرنامەیەکی تر خواتان